ئەوەیە کە لێی بپرسین بۆ نمونە کابرایەگە بینین لە لای قەبرێکەوە دوعاکە بەس لێویە جوڵێ نەجۆمان لە قسەکەیەتی نە ئەشزانین ڕووی لەکوێ چی باسەکە ئەبێ لێرە لێی بپرسین بڵین تۆ خەریکی چیت هەڵە وەڵا هاتووم لێرە دوعاکەم بۆ خۆم و بۆ ئەم پیاوەی ساحەبی ئەم قەبرە خوای گەورە لە منیش و لێویش خۆش بێ ئەمە پیاوێکی باشە دوعای بۆ خۆی کردو بۆ ئەو کەسەی تریش چونکە خوای گەورە ئەمرمان پێکە کە بڵین ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان خوای لە ئێمەش خۆش بۆ لەو کەسانەی تریش کە لە پێش ئێمە و ئەهلی ئیمان بوون و ڕۆیشتون ئەمەش ظاهرن صاحب قەبرەکە ئەناسێ دوعای بۆکە ئەمە ئیشێکی چاک بەڵام ئەگەر وتی لێرە دوعاکەم بۆ ئەوەی بەڵکو بەهۆی ئەم قەبرەشەوە خوای گەورە تکایەکم بڵێ قبول کە تکایەکی ئەویش قبول کە بەڵکو بەهۆی فەڕی و پیرۆزی ئەم ناوچەیەوە دوعاکەی منش گیراکە ئەمە خۆی بیدعەیەکە بەڵام کابرا ئیشەکەی مکەفر نییە بەڵام ئەگەر هاتوو وتی وەڵا هاتووم لەم قەبرا پاڕێمەوە بەڵکو ڕزق و ڕۆزیم بدا کاروانەکەم سەلامەت بێ مناڵەکانم تەخەڕوجکەن تیجارەتەکەم سەرکەوێ ژنەکەم کوڕی ببێ فڵان کەسم نەخۆشە چاک بێتەوە ئەمە لێرە سەریحە کە چۆتە خانەی شرکی گەورەوە چونکە نابێ لە غەیری خوای پەروەردگار داوای شتیوا گەورە بکە ئەوە وەکو ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لەبێت لە المەجموعی خۆی لە مجەلەدی 10 بەتەفسیل باسی کردو ئەنجا باسی قەولی ئیمامی شافعیشی ڕەحمەتی خوای لێبێ هێناوەتەوە کە ئیمام شافعیش لە کتێبی الأمی خۆی لە مجەلەدی 297 ڕێسایەک دائنێ ئەفەرمێ والقول قوله في الذي يحتمل غير الظاهر مادام ڕون و ئاشکرا و زەق دەلیلەکەمان لێوەی دەست نەکەوتووە کە کوفری ئەکبەرە القول قوله ئەبێ لێی بپرسین قسەکەش قسەی خۆیە گەێنێ ئەو کاتە لێمان پرسی وتمان تۆ بۆچی ئەم دوعاکەی لای ئەم قەبرەوە وتی وەڵاڵم خوایە لە منیش خۆش بی لە ساحەبی ئەم قەبرەش خۆش بی تەواو ئیتر معناوە ناتوانین بچینە سەر شتێکی تر ئەمە خاڵی سەرەکیە کە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بە زیاتر بایەخی پێداوە بەڵام زانایانی بەڕێزی تر احتیمامیان بە خاڵەکانی تریش داوە